بەڵێ بینەران گوتۆبێژێن زێدەتر دەکەین لەسەر ڕەوشە سیاسیە عێراقی و پێکانینە حکوومەتە نوێ عێراقی. هەروەسا لەسەر وەیەکێ کۆهەیان هاژی کێشە هەیە لەسەر هەڵبژارتنە سەر و کۆمارێ عێراقی. ئەم بەیەکێ گوتۆبێژ دەکەین. میوانێکی من هەیە باوایکە ڕاستەوخوا لە هەولێرێ دێتگەل مندا بە ئەوژی حاکم سەڵاح باپیر چاودێرێ سیاسی. کاک حاکم سپاس گەلمەدا بەشداری ژێ ڕەوشە سیاسیا عێراقی دەست پێ بکەین و ڕەوشەکە گەلێکی ئاڵۆزە کو سبە جوینە پەرلەمانێ عێراقی دەبێ ئەنجامدان هەڕۆسا هەڵبژارتن و دەنگدانە لەسەر سەر و کۆماری عێراقیش بوو داهاتی ببوو چۆناتە پێشبینی دەکەی سبە جوینە پەرلەمانی بێ لە دارخستن بێتە ئەنجامدان یان بڵێ سڵاو لێ ئێوە و سەرزەمینەرانی کوردستان نیوز لە هەرکوێکی دنیا بن. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستانەکو چۆن بڕیار وایە کە لە سبەینێ لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراق بتوانن سەرۆک کۆمار هەڵبژێردرێ. بەڵام بە پێی یاساکانی دەستوری عێراقەوە پێویستە دوو لەسەر سێی زیاتر ئامادە بێ بۆی بتوانن ئەم ڕێژێ تەواو بکەن بۆی بتوانن سەرۆک کۆمار لەناو جەلسەی یەکەمی ئەنجومەن نوێنەرانی عێراق هەڵبژێردرێ. وەکو چۆن ئەگەر ڕەچاو بکەین کە لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن کە ئەم حکوومەتە هاتوۆتە کە پێگەکان هەمیان دابەش کراون لەسەر سەر پێگەیەکی سەرەکی کە شیحەیە و سوننێ و کوردیشە. هەتاکو ئێستا کە با بڵێم لە حکومڕانەکانی حکوومەتەکانی ڕابردوودا پێگەی سەرۆک پەرلەمان تاکو ئێستا کە بەبەر پێکاتەی سوننە کەوتووە پێگەی سەرۆکی ئەنجومەنی وزیرانی بەبەر پێکاتی شیعەکەتەوە پێگەی سەرۆک کۆماری بەبەر پێکاتەی کورد کەوتووە. ئەمە بۆتە هۆی ئەوەیەکی کە بڵێن چۆن شتێکە چەسپاوە تاکو ئێستاکە بە درێژایی لە ساڵەکانی لە پاش 2023 2004 پاش ڕوخان ڕژامی سەدام حوسێن بەم شێوە هاتۆتە ئاراوە. هەتاکو ئێستا کە تەنها توانراوە لە کابینەی ئێستا کە کابینی عوتەمە توانراوە تەنها پێگەی سەرۆک پەرلەمان ئێکلای بکرێتەوەش لەسەر پێگەی سوننێ ئەوان توانیان کاندیدی خۆیان دیاری بکەن هەڵبژێردرن. بەڵام بە پێی بۆ چوونی دەستورەکانەوە دەستوری عێراقی پێویستە لە قۆناغی دووەم سەرۆک کۆمار هەڵبژێردرێ لە سەرۆک کۆمارش کە پێکاتێک بەبەر پێکاتی کورد کەوتووە بەڵام مع الأسف جێگای داخە تاکو ئێستاکە کورد نەیانتوانێت لەناو نێوماڵی خۆیان ڕێ بکەون لەسەر کاندیدێکی یەکلاکەرەوە کە نوێنەرایەتی هەموو گەلی کورد بکات لە پەرلەمانی عێراقەوە بتوانێت سەرۆک کۆمارێکی هەڵبژێرن کە نوێنەراتی هەموو پێکاتەکانی گەلی کورد بکەن. بەڵام ئەمە جێدا باشە کاک حاکم ببوو چوناتە ئەگەر کورد نەیانتوانێت نوێنەرێک دیاری بکەن. بەڵێ ئەگەر کورد یەکدەنگ بانی یەک هەڵویست بان لەسەر کەساتیەکیش بۆ سەرۆک کۆماری عێراقی ئەفڕەوشاکوونها هەی لە جادەیە سیاسیە عێراقی ڕوونەتدا بێگومان نەخێر ئەگەر هات بە کورد یەک دەست بە یەک هەڵوێز بە تەنها تاکەکانی دێچەن هەبە ئەم کێشە ماوەیەک بەر لە ئێستا کۆتایی پێداهات و سەرۆک کۆمار هەڵدەبژێدرا. ئەما دیسان ئەم تۆپاکەتە گۆڕەپانی شیعەوە کە گۆڕەپانی شیعە بیان توانی بە لەناو خوان ڕێکەوەن بتوانن سەرۆکی ئەنجومەنی وزیران ئێکلای بکەنەوە. بەڵام جێداخە ئەبڕۆ ئەبینی کە لەناو پێکاتی کوردیش ململانی هەیە بۆتە هۆی ئەوەی دابەشبوونی هێزە سیاسەکانی کوردیوە بۆتە هۆی دوو بەش یا سێ بەشەوە نیانتوانێت کورد هەموو پێکاتی کوردەکانی کە ئەو ڕێژەی کورسیان بەدەستیان هێناوە لە پەرنامی عێراق بتوان کاندیدێکی سەرەکی دیاری بکەن بڵێن ئەمە نوێنەری گەلی کوردە و ڕابەرایەتی هەموو گەلی کوردەکە لە عێراق و بە پێکاتی سەرۆک کۆمار کە بەر کورد کەوتووە ئەمە نوێنێت تاکە کاندیدی کوردە ئەمە جێداخە. بۆ هۆی ئەوەی کەەوە نەتواندراوە کاندیدێکی یەکلاکەرەوە دیاری بکرێ بۆتە هۆی پەرتەوازی نێوماڵیشی حەشەوە ئەمانش ئێستاکە کە ئەبینی ململانی کەوتوتە نێوماڵی شیع دوو باڵی سەرەکی هەماهەنگی سارچەوەی و زایدن باڵی سەدر کە لە هاوپەیمانەتی لەگەڵ برادرانی سوننە و برادرانی پارتی دموکراتی کوردستان توانیتن ئەم ململانیە زیاتر قۆڵ بکەنەوە تاکو ئێستاکە نەیانتوانێت بگەونە ڕێکەوتنیەکەوە هەم لە ناو کورد بربەرەشی پیدا بووە هەم کورد و بەرەشی پیدا بووە نیانتوانێت کاندێک دیاری بکەن هەم شیعەکانش نافماڵە شیعەیانژی باخبین لێ ئەگەرم بەحەز ژێ پەرلەمانتارن هەم سەربەخۆ هەمیان ئۆپۆزیسیۆنێ بکەین ببوو چوناتە وەکو چاودێرێکی سیاسی پەرلەمانتارن سەربەخۆیان ئۆپۆزیسیۆنێ دێجبینا سبێ بەشدار دەبن یان من پێم وایە ئەوانیش چۆن دابەشبوون بوون ئەوانیش لە هەمان دابەشی سەر دوو بەرێ بوون مەزمەیەک لە ئەندامانی پەرلەمانی سەربەخۆکەوە ئێستا کە زیاتر هەمەهەنگیان لەگەڵ هەمەهەنگی چارچێ هەمەهەنگی لاان پێکاتی مالیکی و هادل عامڕێ ئەوانەیە هەندێکیان زیاتر نێزیک بوونەوە لە بەرەی سەدرەوە ئەوانش ئەتوانم دابەش بوونەتە بە دوو بەرەوە یعنی تاکو ئێستا کە ئەوان نیانتوانیوە هەم
پەرلەمانتارە بێلایەنەکان یان پەرلەمانتارانی سەربەخۆی عراقی یاخود ئەوانی کە خوان بە بەرەی ئۆپۆزیسیۆن دانین بتوانین یەکگرتوویەک لە نێوانیاندا هەبیت و ئەم دوولایەنە سەرەکیان ناچار بکەن ڕێگایە هەڵبژێرن ئەمانیش دابەش بوونەتە سەر دوو بەش بۆیە ئەگەر بێت و سبەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەر ناتوانن ڕێژەی دوو لەسەر سێ پێکاتەکان کۆ بکەنەوە ناتوان بێگومان سەرۆک کۆمار هەڵبژێردێ ئەمەژە بێتە بەربەستێکی گەورە لە نێوان لایەنەکانەوە بۆیە هەتاکو ئێستاکە ئەمە دوو بەرەیەکی سەرەکیەکەوە لایەن چەند سەدر ڕابەرایەتێکە کە شیعەکان زایدن کوردیش و ماڵی سونەشی بەگەڵ کەوتووە بەشێکیان چارچێوی هەماهەنگی و بەشێک لە لایەنە کوردەکانش بە بەگەڵی کەوتون و زایدن بەشێک لە بێلایەنەکانش بەگەر ئەم دوو لایەنە کەوتونە هەندێکیان بەلای سەدر و هەندێکیان بەلای چارچێوی هەماهەنگی بۆیە تاکوی ئێستاکە ناتوانرێت ئەمەشان ئێکلا بکرێتەوە بڵێ بسبەی ئەمە مسۆگەرە یاخۆی ئەوە هەندێک لایەن ئەبیتە خۆی ئەگەر سەیری تەسریعەکانی دنیای سەدر بکەین کە هەڕەشە کات و چاوسۆرکردنەوەیان لێکە ئەڵێ ئەگەر بێت و بەشدار نەکەن کۆتایی بە پەرلەمان ئەمە خۆی لە خۆیدا احتراف فێکردنێکە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یان لایەنەکانی بێلایەنەکان ناتونێتە پاسەدر بۆیە من قەنەعەتم سبەینێ پێکاتەی دوو لەسەر سێ کۆ نابێتەوە سەرۆژی کۆمار ئێکلای نابێتەوە باشە ئەگەر بەحسی ئەگەرێکێ دن بکەین جوینە پەرلەمانی هاتە ئەنجامدان و ڕێژای یاسایی تەمامکردن وی دەمی چت بە چ گۆڕانکاری دەبێن ڕۆدان لە جادا سیاسیە عێراقێ بێگومان ئەگەر بێت و سبەینێ ڕێژی نیسابی قانونی تەواو بوو بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمەش ئەبێت هۆی پەرتەوازەبوونی ناو شاری عێراقیەوە ئەگەر سێ بکەی ئەو لایەنانەی کە ئێستا کە لە ناو چارچێوەی هەماهەنگی کۆبوونەوە کۆمەڵک لایەنی سەرەکی عراقینە کۆمەڵک لایەنی پرۆفژنال ناو عراقن کەوا هێزی سەگداریان بەدەستوێ ئەمە شتێکە ئەمێ لەبیر نەکرێ ئەگەر سێر بکە ئەو لایەنەی کەوا ئێستا کە لە ناو چارچێوەی هەماهەنگین باڵی سەدر ئێوێ ئەم لایەنە تەفنیشەکانیان هێڵی بێتە ناو پەرلەمانی عراق ئەبێ ڕسایی ئەمەش بکە ئەمە ئەو پێکاتانێکەوە حەشدی شعبی کۆمەڵک سەگدار لە ناو خودی ناو پایتەختی عراق و یان چارچێوەی عراقییان لە ناو جەیشی عراقیداهەنە سەر بەم لایەنانەوەنا کەواتە لە هەموو حالەتێکدا ئەگەر بێت و ئایا نیسابی قانونی هەم تەواو بکری ئایا هەم تەواو نەکری بێگومان پشەوی ئەکەوێتە نێو شارع عراق و پشەوی ئەکەوێتە ناو گۆڕەپانی سیاسی عراقیەوە ئەمە شتێکی واقع بینە ئەگە هەرچی نەبی سەیری ئەم هێزە سەگدارانەکەی کەەوە سەر بە ئەم لایەنانەوەنا بەڕاستی هێزەکانی چارچێوەی هەماهەنگی هێزی هەرە زۆری پێکاتەی حەشدی شعبی لەژێر ڕچێفی ئەواندایە ئەمێ ڕەچاو بکرێ ناکرێ ئەمان تەهمیش بکرێن بڵێ بە چەند لایەنێکی سونە و بە چەند لایەنێکی کوردی ئەتوان حکومڕانی هەموو عێراق بکەن و هەروها ئەمەشمان لەبیرێتیە لەناو هەرێمی کوردستانیش وایە ئەگەر سیدکەی پێکاتی هەرێمی کوردستان ئەمڕۆکە کە لایەنێک بەگەر ئەملاکەوتو لایەنێک بەگەر ئەملاکەوتووە مهما یەکون هەر سەرۆک کۆمارێک ئەگەر بەڕێکەوتنی لایەنەکان نەبی کەوا سەرۆک کۆماری نیوەی عێراق بی نابێتە سەرۆک کۆماری گشتی عێراقەوە ئەمە شتێکی واقعیە ئەبێ هەندێک شت واقع ڕەچاو بکرێ حاڵی حازی سیاسی گۆڕەپانی سیاسی ڕەچاو بکرێ ناکرێت بە چێڕچێفی خۆت و یا بە چاو سۆرکردنەوەیەک و یاخۆ لە چاو بەرژەوەندی حیزبی خۆتەوە هەندێک شتێک ڕەچاو بکەی ئەگەر بێت باشە بوو چوناتە ڕوودەدا بەێ ڕوودەدا تەنێ بوو بەرژەوەندیان خوا کار دەکەن یانجی بوو بەرژەوەندیا گشتی و وڵاتیان عێراقی و سیاسەتە عێراقی بە گشتی کار دەکەن بێگومان ئەگەر سەیری سیاسەتی ئێستا ئەمڕۆ ڕۆتە سیاسیانەی پێکەوە لە عێراق کار دەکەن هەمیان لە پێنا بەرژەوەندی شخصی خۆیانە نەکو ئەگەر سەیری دوو نەچین بابەسی سەرۆک کۆمار بکەین کە سەرۆک کۆمار کارکتەرێکی ناسراوە لەلای خۆمن لەناو هەرێمی کوردستانەوە ئەگەر سەیری پێکاتی پارتی دموکراتی کوردستان بکەی لە هەرێمی کوردستان زۆربەی جمگە ڕیسیەکان بەدەست ئەوان وەیە ئەگەر بێ جمگەی سەرۆکاتی کۆماری شۆوەر بگرێت و ململانی سیاسی لە پێنا بەرژەوەندی حیزبەکەی خۆی بکە ئەیلایەنەکان کە چیان لێ دێت ئەکرێت و نیوەی کوردستان بڵێ احترافی پێکەم نیوەی کوردستان احترافی پێناکە بێگومان ئەمەش کێشەیەکی گەورەیە هەم لە نێو هەرێمی کوردستان و هەم لە نێو عێراقش ڕوادا ئەمە لە گۆڕەپانی سیاسی لە داهاتوو ئابینین چ پشێویەک دروستە بین لە ناو گۆڕەپانی سیاسیەوە بۆیە پێویستە لەسەر هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ بتوانن بە ئاشتیانە ئەم کێشەیە چارەسەر بکرێن ناکرێ هیچ لایەنێک لە پێناو لایەنشکە تەهمیش بکرێ بەڵام ئەمان سەروی هەمووشیانان جێیدا خانێ و ماڵی کوردیش پەرتەوازە بوو ئەمە لە پێناو بەرژەوەندی حیزبایەتی و لە پێناو بەرژەوەندی تەستی حیزبایەتی لە پێناو بەرژەوە هەندێک شتی تایبەتمەندی خوان ناو ماڵی کوردیان پەرتەوازە کرێ بەڕاستی ئەمە جێگای داخە ئەو باڵی سەرەکی ئەو پەرتەوازەی ناو ماڵی کوردیش ئەگەڕێتەوە بۆ برادرانی پارتی دموکراتی کوردستانەوە باشە ئەفیەکە تێتە ڕوودان ئەفیەکە تێتە ڕوودان
کێشمە و ئەف هەڤڕیکیاهەی دنابەرە حەزبن سیاسی لە هەرێما کوردستانê بتایبەت لەسەر هەڵبژارتنا سەر و کۆماری عێراقی داهاتی بۆ بۆچوونە تا چەند وێ زەڕەرێ دگەهێنیتە پرۆسا سیاسیە کوردستانê دگەهێنیتە کوردان بگشتی. بڵێ بەڕای من وایە ئەکرانی بەر لە ڕەچاوکردنی هەندێک بەرژەوەندی تەشتی عیزباتی ڕسای بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانیشیان کردبە بۆی بتوانن هەموو لایەنەکان بێکەوە بە ئیتفاقیشیان کرد بە کاندیدێکی هەمەلایەنیان هەبا کە بۆ پێکاتی هەموو لایەنەکان بایە بیان توانی بە لە ناوخوا ڕێککەون و کاندیدێک دیاری بکەن بۆ پۆستی سەر کۆمارکەوە بە بەرپشتی کورتکەوتووە. ڕاستە من لە ماوەی ڕابردوو هەتایەکۆ ئێستاکە ئەم پۆستە بەبەر کورتکە لەناو کوردش بەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتووە. من پێم وایە ئەمە مافێکی ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان مافێکی ڕای گەلی کوردە. ئەگەر سێری پێکاتەکە ناو حکومڕانی هەرێمی کوردستانکە زۆربەی پۆستە باڵاکان بەدەست بەرادرانی پارتی وەیە ئەکرێ ناکرێ هەم پۆستەکان بەدەستەوە نوێتی لایەن چێشکەوە هێزێکی کاریگەری گۆڕەپانی سیاسی سەرگۆڕەپانی سیاسیە ئیهمال بکرێت تامیش بکرێت لە پێناو بەرژەوەندی حزبی خۆیان لە پێناو بەرژەوەندی شخصیان بۆیە بۆ پەردەوازەبوونی نێوماڵی کورد ئێستاش ئەم نەڵێم مەجال ماوە دەرفەت ماوە لە پێشیانەوە بۆ ئەوەی زیاتر شەڕ لەسەر پۆستی بکەن بۆ ئەوەی زیاتر شەڕ لەسەر دەستکەوتی شخصی حزبی خۆیان بکەن بتوانن لە پێناو بەرژەوەندی گەلی کورد لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان بتوانن دەرفەتێک ماوە بۆ بەیانیەوە ڕێککەون کاندیدێکی ئێکلاکەرەوە هەبی کەوا نوێنەرایەتی هەموو پێکاتی گەلی کورد باشە جەنابێتە بێژیت کو دەم مایە تنێ ڕۆژێک لە بەردەستێوان هەیە کواژی سبەیە جوینە پەرلەمانی عێراقی دەبێ ئەنجامدان و توژیت بێژی دەم مایە ئەگەر زیدەتر ڕۆنکەی چاوە دەم مایە چاوە دکارن لە هەف کوم بن یەک دەنگ و یەک هەڵویز بن دێ جوینە داهاتیە پەرلەمانی عێراقی کو سبە بێتە ئەنجامدان. بڵێ حتاکو ئەو کاتی دەست بە جەلسەی هەڵبژاردننی پەرلەمانی ناو سەرۆکاتی پەرلەمان ئەکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کاتما دەستمەوە ئەتوانین ئێستاکەش لەگەڵ پێکاتی سەرچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیکەوە ئەمڕۆ بەیانی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە کە سەرۆک کۆماریش لە بەرپێکاتی کورد کەوتووە کورد ئەتوانی لە کۆتا لە عزەکانی ئاخریشەوە کەوا ئێستاکە چەند کاندیدێکیە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەتوانە ڕێکەوتنێک لە ناو خۆیان بکەن بڵێن ئەم کاندیدە نوێنەرایەتی هەموو گەلی کوورد دەکاتکان دەکەن کە بکشێنەوە بە عاڵی عازی کە کشانەوەش ئەو کاتی بێگومان ئەمە ئەبێتە نوێنەری گەلی کورد و نوێنەری هەرێمی کوردستانشە بۆی ئەڵێم ئێستاش کاتماوە ئەبێ کورد ئەم دەرفەتە لەدەست خۆی نەدا بتوانانی بە یەکگرتووی نێوماڵی کورد و هەم خەڵکی هەرێمی کوردستان و هەم خەڵکی هەموو پارچەکانی کوردستانیشە دڵخۆشکەرکەن بۆی بتوان بڵێن کورد ئەمڕۆ بە یەک دەستەوە بە یەک دەمەوە چۆتە بەغدا و بکە لە ناو پێکاتەکانی دیکە کە غەیری کورد بەشداری لە پەرلەمانی عێراقەکە کوردیش یەک دەنگە بەڵام جێداخە تاکو ئێستاکە ئەم هەنگاوە نەندراوە هیوادارم هەتاکو چەند سەعاتێکی ئاخیریش ماوە بتوانن ڕێکەوتن بکرێت لەسەر پۆستی سەرۆک کۆمار بۆی بتوانن یەکلاکەرەوە بیت و بڵێن کورد یەک ڕێزی و یەکرا ماڵی خۆی پاراستەوەژمە هەبیت و یەک دەنگ و یەک هەڵویز بنج بۆ سبێ ئەگەرم بە حەجوەیەکێ بکەین هەند زانیاری هاتنە بەڵافکردن کۆ پارە بەسەر پەرلەمانتاران هاتنە دابشکردن بۆ وان ڕاهاتنەدان داکو بەشداریە بکەن دە جوینە سبێ بۆ چوون هاتەوەکو چاودێرێکی سیاسی لەسەر ئەوەیەکێ چییە؟ من ئەمە شتێکی واریدانی لە زۆر زار لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیشەوە پارە بۆتە کارکتەرێکی سەرەکی کەەوە توانراوە لە کاتەکانی لە عزەکانی کۆتایی ئەو ئەندام پەرلەمانانەی کە زیاتر سربەخۆنا بتوانن تەسیری پێ بکەن لە ڕێگای پارەوە پارە ئەمڕۆکە بینی کە شتێکی سەرچێ بەڕاستی وای لێکردۆ چاوی هەموو خەڵک پێ ئەشچێنێ بەڵام ناکرێت پارەش هەموو شتێک بی لە پێناو بەرژەوەندی شخصی خۆتانەوەی ناکرێت پارە بکرێتە هەدەفێکی سەرەکی بۆ ململانی سیاسی بەڵام ئەمە جێداخە بەڕاستی وەکو چۆن لە میدیاکان بیستمانە چەندین میلیارد دلار هاتۆتە ناو گۆڕەپانی سیاسیەوە بۆی بتوان ئەوەندە پەرلەمانانی کە سربەخۆن یاخەوەندە پەرلەمانانی کە مەعارەزەنە بتوانن دەنجیان بکڕن و بتەوەی دەنجی خوان لە پێناو بەرژەوەندی خوان بەکاری بنین ئەمە جێداخە لە پاڵ ئەوەی ئەو هەم پارە سەرفەکرێت باش بۆ دەنگکڕین ئەتوانین تۆزێک لە ینی هەیمەنەتی خوان بتوانن ئەگەر کەمیش نەکەنەوە بتوان سەیری داهاتوی گەلی کورد بکەن سەیری یەکڕێزی نێوماڵی کورد بکەن بۆ ئەوی مێژوو ئۆباڵیان نێخستەمە بڵێن خۆبوونەتە هۆکارێکی سەرکی پەرتەوازی نێوماڵی کوردەوە پارە هەموو شتێک نییە بەڵام ئەمە جێداخە بەڕاستی ئەمڕۆ کە چۆن لە میدیاکانە بیستین چەندین پارە میلیارد دلار هاتۆتە مەیدان بۆی دەنگکڕینە بەڵام ئەمەش ناکرێت هەموو پەرلەمانتارێکیش بە پارە ناکرێت بەڕاستی
ئەگەرم بەحەز ژێ نافماڵە شیعەیان بکەین ئایا دنافماڵە شیعەیان تەنێک کێشاوان لەسەر سەرۆک وەزیری عێراقیە یان لەسەر کوتلە زۆرینەیە یان هەن کێشێندن هەیە دناف بەراواندا؟ بێگومان ئەگەر سەیری پێکاتی شیعەکانش بکەیت پێکاتی شیعانش لە ناو ماڵی شیعەش پەرتەوازێکی ئەوتوان پێوە دیارە. یەک لە لایەنە سەرچەکان کە ئەو لایەنە دەرەچیانی کە لە دەرەوەی عێراقدانا دەوری تەسیری تایبەتیان هەیە لەناو گۆڕەپانی سیاسی عێراقەوە. ئەمڕۆ کە ئەبینین لە پاشوورخانی سەدام حوسێن وڵاتانی دراوسی عێراقەوە وڵاتانی ئەقلیمی وێن هەر وڵاتانی دنیاشەوە لە پێناو بەرزەوەندی پاراستنی دەستکەوتەکانی خۆیان لە گۆڕەپانی سیاسی عێراقەوە توانیتیان تاکو عادێک بتوانن هەماهەنگیەک لەناو ئەو لایەنە سیاسیانە کە دروست بکەن یاخۆ بتوانن پەیوەندی تایبەتیان هەبی لەگەڵیان بۆی بەرژەوەندەکانی خۆیان پارێزن. ئەمەش یەک لە هۆکارەکانە کەوا نەتوانراوە تا ئێستا کە یەک ڕێزی نێو ماڵی شیعەش بپارێ بتوانن شیعەکانی بەیەک دەست و بەیەک ڕەنگەوە بێنە ناو گۆڕەپانی سیاسیەوە هەماهەنگیەک لە نێوانیان هەبی بۆ هەڵبژاردننی دیاریکردنی سەرۆکێکی ئەنجومەنی وزیرانی نوێ لە کابینەی داهاتوودا. بێگومان هۆکاری دەرەچەکانیش هۆکارێکی سەرچینێکەوە نیان توانیوە ئەمانە ببنە کارکتەرێکی یەکگرتووی یان نەخۆی بەیەک دەستەوە بتوانین نوێنەرێک دیاری بکەن. ئەمانە هەوڵ لە هۆکارە سەرچەکان و هەروها بەرژەوەندەکانی خۆشیانەوە. ئەمڕۆ کە ئەبینی لە پاشوورخانی سەدام حوسێن کۆمەڵک بەرژەوەندی ئێزگار سەقافاتی تیجاری هاتۆتە بەردەستیانەوە. ئەو لایەنە سیاسیانەوە با سوک و ئاسانی دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆیان نابن. بۆیە ئێستاش لە نێو پێناو ململانی خۆیان نێوماڵی شیعان پەرتەوازە کردووە. باشە ئەگەر جوینا سبێ نەهاتە ئەنجامدان پڕوسەیە سیاسیە عێراقێ دداهاتیدا بەرەف کوێ دەرێبە دچە بەس بە کورتی بەرسەوان بدەین. بێگومان ئەگەر هاتوو سوبەی لە دانیشتنی پەرلەمانی عێراقەوە نەتواندا ڕێژەی دوو لەسەر سێ زیاتر ئەندامانی پەرلەمان ئامادە بن بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمان. بێگومان ئەبێ دیسان بگەڕێنەوە سەرمێژی گفتوگۆ تاکە چارەسەریش ئەمڕۆکە من پێمان گفتوگۆیە لە نێوان لایەنەکان بۆ بتوانن هەموو لایەنەکان ڕێککەونن وەکو چۆن لە ڕابردووشەوە حکومەتێکی هەماهەنگی حکومەتێکی تەوافقی پێکاتوە لەم قۆناغی ئێستادا عێراق پێویستی بە حکومەتێکی تەوافقی هەمەلایەن هەیە بتوان هەموو لایەنەکان بێکەوە ئەمڕۆ ئەو چەق بەستوی سیاسی کە لە گۆڕپانی سیاسی هەیە دەربازی بکەن بە هەموو پێکاتەکانشەوە بە لێک نێزیک بوونەوەیان هەموو حاڵ و حاڵەت و ساتێکی ئەمن ئەگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆ باشترین چارەسەریش گفتوگۆ لە نێوان لایەنەکان بۆ بگەنە تەوافقێکی سیاسی ئەم قۆناغە دەرباز بن. باشە گەلێک سپاس بۆ حاکم سەڵاح باپیر چاودێری سیاسی لە هەولێرە باوەکی ڕاستە خۆت گەلمەدا بووی گەلێک سپاس بۆ بەشداریاتت گەلمەدا.